سڵاتان لێبێت دکتۆر ئاراسم لە دکتۆر ئاراسەوە لەگەڵتانم. چێمان نایەوێت پێستی بەگەنجی بهێڵێتەوە. هەمومان دەمانەوێت پرۆسەی پیربوون دوا بخەین، بە تایبەت پێستمان بە جوانی و گەنجی بهێڵینەوە. پێست وردەکاریەکی زۆری توێکاری و فیسیۆلۆژی و کارەندامزانی تێدایە. اینجا کە بەرەو وەرزی هاوین بڕۆین، هەر لە زستان نا، لە هاوینیش پێویست دەکات چەتر بەکاربێنین، بەڵام بۆچی و چۆن؟ کەی؟ ئەم کەرستانە بەشێکی بچووکن لەو کەرستانەی کە پێستمان بەگەنجی دەهێڵنەوە. زۆر سپاس. ئەوانەی دەیبینن لێرە تەمەنە جیاوازەکانی ئێمەن لە گەنجیدا، دواییش ئەگەر نەیپارێزین لە تەمەنێکی دیسان گەنجیدا پێستمان پیر دەبێت، دەژاکێت. چی بکەین بۆی پێستمان بە جوانی و پاک و خاوێنی و گەنجی بهێڵینەوە؟ بەشداربوانی ئەمڕۆی بەرنامە بەشێکیان لە کۆیەوە هاتوون. پەیمانگەی لوتکەی زانست، مامۆستایانی پەیمانگەکە ئەمڕۆ لێرە ئامادەن. هەروەها بەشداربوانی دیکە کارمەندانی زەمان کلینیکن لە سلێمانیەوە. ئەمڕۆ کۆیە و سلێمانی هاتوونەتە هەولێر بۆی پەیامێکی زانستی جوان بگەێنە هەر کوردێک لە هەر شوێنێکی دنیاوە سەیرمان دەکات. میوانەکەمان دکتۆر هێمن زەمانە. با بفەرموێت. دکتۆر گیان بەخێر بیت. چۆنی؟ بفەرموو. ئەمانە ڕێگەیەکی سادە و ساکارن بۆ پاراستنی پێستمان، بەڵام من ئەمانە دادەنێم بۆ ئەوەی پێم بڵێیت کە لە بنەڕەتدا پێست چییە، فرمانەکانی چین، وە چی بکەین بۆ ئەوەی ئەو پێستە جوانەمان بەگەنجی بهێڵینەوە. پێستەکەت بۆ دێنمە ئەوێ دکتۆر هێمن. زۆر باشە. ئەمە پێستەکەمانە. دکتۆر هێمن چۆنی؟ خێر بێت سلێمانیەوە. زۆر سپاس. پێم بڵێ چۆن بایەخ بە پێستمان دەین؟ ڕێگەکانی بایەخدان بە پێست ڕێگەی جیاجیامان هەیە. یەکێک لەم ڕێگانە بریتیە لەوەی کە ئێمە خۆمان لە شتە خراپەکان بپارێزین. یەکێکی تریان بریتیە لەم ئەنجامدانی ئەو شتانەی کە پێستمان بە باشتر، بە گەنجتر، بە چالاکتر ئەهێڵنەوە. باشە. پێست بناسین پێش ئەوەی بچینە سەرم هەنگاوانە. پێست چییە؟ لە چی پێکاتوە لە ڕۆتیۆکاریەکە؟ پێست چیمان بۆ دەکات؟ کۆمەڵێک تایبەتمەندی هەیە لەوانەیە زۆربەمان تاوەکوی ئێستا فۆکەس یاخود تەرکیزمان نەکرد بێتە سەری. پێست گەورەترین ئەندامی جەستەیە، نزیکەی 2 مەتر دووجایە ڕووبەرەکەی لە کەسێکی پێگەیشتووە، هەروەها کێشی نزیکەی 3.5 کیلۆگرامە. یەکێکە لە ئەندامە هەرە زۆر گرنگەکان بەهۆی ئەو فەرمانانەی کە جێبەجێ ئەکات. پێک هاتەی پێست لە 3 چینی سەرەکی پێکاتوە. چینی سەرەوە کە توێژە، اینجا بن توێژ، اینجا چەوری ژێرپێست دەست پێیەکات. چینی توێژ کە چینی دەرەوەیە وەکو بەرگێک وایە کە پێستی داپۆشیوە، ئەوەی کە هەمومان ئەیبینین لە چەند خانەیەک پێکاتوە. هەر یەکە لەم خانانە فرمانێکی تایبەتی هەیە. بۆ نمونە کیراتینۆسایتەکانمان هەیە. ئەم خانانە کیراتینۆسایت دەورێکی زۆر گرنگیان هەیە لە دروستکردنی ڤیتامین دیدا کە یەکێکە لە شتە پێویستەکان بۆ جەستەی مرۆڤ. جگە لەمە خانەی لانگەرهانسێڵمان هەیە. ئەم خانەیە کە لە چینی سەرەوەدایە وەکو زەنگێک وایە بۆ ئاگادارکردنەوەی سیستەمی بەرگری. سیستەمی بەرگری لەگەڵ چوونە ژوورەوەی هەر میکرۆبێک، بەکتریایەک سیستەمی بەرگری ئاگادارەکاتەوە کە مەترسی لەسەر جەستەمان هەیە و تاوەکو چالاک ببێت و فریاب بکەوێت لە یەکەم هێڵی بەرگریە. پێی دەڵێت کە تەنێکی بێگانە هاتووەتە ژوورەوە و فریامانکەوە، فریای خۆتکەوە. زەنگی ئاگادارکردنەوەی بۆ سەربازەکانی سیستەمی بەرگری. دەست خۆش. جگە لەمە خانەی میلانۆسایتمان هەیە کە ئەمانە هەڵەسن ڕەنگ دروستەکەن.
ڕەنگی پێست بۆچی ئەوروپیەکان خۆرئاواییەکان پێستیان سوورسپیە ئاسیاییەکان گەنمین ئەفریقیەکان ئەسپەرن ئەم خانانە دیاریەکەن جگە لەمە ئەم خانانەی ڕەنگە دەورێکی گرنگیان هەیە بۆی کە پێست لە زیانەکانی تیشکی سەروەنەوشەیی بپارێزن بە تایبەتی جۆری سی و جۆری بی باشە ئەمە پێکاتەکانی چینی توێژە جگە لەمە وەکو بەرگێک وایە کە پێست و جەستە لە هەموو زیانە فیزیکی و کیمیایەکانی دەرەوە ئەپارێزێت جای ئەکاتەوە هەموو زیانەکان لە بنتوێژا چیمان هەیە بەشی دووەمی پێستە ئەمە ژمارەیەکی زۆر ملولەی خوێنی تایە ئەمانە کە خۆراکە بن بە پێست جگە لەمە لەگەڵ ئارەقەرژێنەکانە بەڵانسی خوێ و کانزاکان و خوێن لە جەستایە ڕێکەخەن باشە دوایەوە ژێر ئەمە چینی چوری ژێر پێستمان هەیە کە ئەمە وەکو ئینسولیتەرێک یاکو و عەزلێک و سەپۆرتێک بۆ بەشەکانی تری پێست دەورە بینێت دەستخۆش لە ناو چینی بنتوێژە دەمارەخانەکانمان هەیە کە ئەمانە هەستە گوازنەوە هەستی ئازار هەستی گەرمی هەستی بەرکەوتن ئەمەوێ لەسەر ئەم فرمانەی پێست نمونەیەکی واقعی پێش چەند ساڵێک و کاتە کە من پزیشکی خولاو بووم لە یەکێک لە نەخۆشخانەکان مناڵێکیان هێنا کە شەلەلی هەبوو دایکی نانی کردبوو ئەم لە ساجەکە نزیک بوو بەوە قاچی بەر ساجەکە کەوتبوو سوتا بوو بەبێ ئەوەی کە هەستی پێ بکەن کاتێک سەیری قاچیەکەن تەواو سوتاوە چووکە ئەم دەمارەخانەکانی پێستی هیچ ئیشی نەکردبوو تاوەکو هەست بە ئازارەکە بکات کەواتە لەم خاڵەوە بۆمان دەرەکەوێت هەر یەکێک لەم فەرمانانەی کە پێست جێبەجێیەکات تەنها ئەگەر یەک فەرمان لەم فەرمانانە بوەستێت زۆر ئەستەمە بتوانی ژیانێکی ئاسایی جێبەجێ بکەیت و پەیڕەوی بکەیت باشە ئەمانەت بۆ هێناون ئەمە پەیوەندی بە پێستمانەوە چییە؟ ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا هەر شتێک کە لە لامان خۆشەویست بێ گرنگی پێ ئەدەین بۆ نمونە لە لای پیاوان یاخود لە لای کوڕان سارە یەکێکە لەم شتانەی کە دڵخوازە و زۆر ئارەزووی لەکەن بەردەوام گرنگی پێ ئەدەن چەند ڕۆژ جارێک غەسلی یەکەن چەند مانگ جارێک ڕۆنەکەی گۆڕن تایەکانی گۆڕن لەبەرەوەی کە لەلایەن ئازیزە بیهێنە بەرچاوی خۆت هەمومان ئەزانین کە چەند کیلۆمەترێک زیاتر لەسەر ڕۆنەکەی بڕۆیت ئەو ڕۆژە کە درک بەوە ئەکەیت کە ڕۆنەکەت نەگۆڕیەوە چەند بەسەریا ڕۆیشتویت لەوانەیە زۆر بێتاقەت بی بڵێ من چەند کیلۆمەترێک زیاتر بەسەر گۆڕینی ڕۆنەکە ڕۆیشتووە لەوانەیە زیانێکی زۆر بە ئۆتۆمبیلەکە بگەێنێت یاخود خانمان لە ماڵەوە لەوانەیە لە مانگێکا چەند جارێک پەنجەرەی ماڵەکانیان بسڕنەوە ناو ماڵەکان ڕێبخەنەوە ڕۆژانە بە تایبەتی ئەمانەی کە مناڵیان هەیە چونکە وەکو یاریەک وایە هەر مناڵەکان پیسی یەکەنەوە و ئەبێت تۆ ڕێکی بخەیتەوە پەنجەرەکە بەهۆی باران تەبوو تۆ پیسە بێتەوە ئەبێت تۆ پاکی بکەیتەوە دەتەوێت بڵێ بەقەت لێرەوە ئەمەوێ ئاماژە بەوە بکەم پێستمان کە ئەم هەموو فرمانە گرنگانە جێبەجێ ئەکات هەروەکو هێڵی یەکەمە لە سیستەمی بەرگریا چەندی فرمانی تریشی هەیە کە جوانی بە ڕوخساری شەبەستێت جوانی ڕوخسار دەرەخات ئێمە ناوی هەر کەسێک کە هێنین یەکەم جار ڕوخساری یەتە بەرچاومان واتە پێستی و ئەندامەکانی تری کە لەگەڵ یایەتی یەتە بەرچاومان ئێمە گەر ڕۆژانە بەم شێوەیە بە بەرداوامی بە وردی بە چڕی گرنگی بین بە ناو ماڵ و بە ئۆتۆمبیلەکانمان و بە مۆبایلەکانمان ئەی پێستمان کە ئەم هەموو فەرمانە گرنگانە جێبەجێ ئەکاتە بێ چۆن گرنگی پێ بدەین دەستخۆش بەقەت سیارە و پەنجەرەی ماڵەکەت بایەخ بە پاراستنی پێست بدە زۆر باشە ئەگەر لە قۆناغە جیاوازەکاندا پێستمان ببینین قۆناغی گەنجی و دوایەوەش قۆناغی پیری پێست بەلایانی کەمەوە ئەگەر هیچ کۆمنت لەسەر ئەمە هەیە پێمی بڵێ پرسیارەکەی منیش ئەوەیە چۆن ئەم پرۆسێسە دوا بخەین چونکە ناتوانین ڕێگری تەواوەتی لە پیربوون بکەین وانە بەڵام دەتوانین دوای خەین پرۆسێسی پیربوون پرۆسەیەکی بەردەوامە لە تەمەنی 6 ساڵی و 7 ساڵیان ڕوو نادات لە تەمەنێکی زۆوە دەست پێکات بەڵام ماکەکانی لە 20 ساڵی و لە دوای 20 ساڵیە دەرەکەوێت ئەم گۆڕانکاریانە لە هەموو بەشەکانی جەستایە ڕوو ئەدات لە پێستا ڕوو ئەدات پێست کە ئەیبینین کە لە تەمەنێکی گەنجیە چرچی و نیشانە خراپەکان لەسەری وەکو شڵی کونجا ئەمانە کەمتر هەیە لەسەری لەگەڵ تێپەڕبوونی کاتە ئەمانە زیاتر لەسەر پێست دەرەکەوێت لەسەر پێستە
گۆڕانکاریەکانە بینی بەڵام لەژێر پێستا کۆمەڵە گۆڕانکاری ترمان هەیە کە ئێمە بە چاو نایبینین بۆ نمونە گۆڕانکاری لە ماسوولکەکان ڕوئەدات ماسوولکەکان شل لە بنەوە لاوااستر ئەبن چاوریەکانمان ئەمانە کۆمەڵێک تۆپەڵی چاورین کە ئەبینین لە مناڵانە ئەم تۆپەڵە چاوریانە زۆر گەورن بۆ نمونە مناڵێکە بینی کە زۆر لاوازە بەڵام گوپەکانی خڕن لە بەرەوەی ئەم فاتپادانەی گەورەیە ئەمانە لەگەڵ کاتە وردە بچووکە بنەوە تەنانەت ئەگەر بێت و کەسێک وەزنیشی زیاد بکات جارێکی تر ئەم تۆپەڵە چاوریانە ئەم فاتپادانە ناگەڕێتەوە بۆ باری ئاسایی خۆ بۆیە کەسێک هەنێک کەس هەیە وەزنی زۆرە نزیکی 100 کیلۆگرامە بەڵام پێویستەکە خەتی پێکەنینەکانی بە فیلەر پڕ بکاتەوە یاخود بە چۆری پڕ بکاتەوە چونکە ئەم چاوریانەی تۆپەڵی چاوریان لەگەڵ کاتە ئەڕۆن جگە لەمانە تەنانەت لە ئێسقانەکانیشا گۆڕانکاری ڕوئەدەن بۆ نمونە لەم وێنەیە ئەیبینن ئەمەی کە چاو لە سکڵ یاخود لە ئێسقانی سەردا با بڵێن ئەم کونی چاوە ئەیبینن کە لەم تەمەنەیە چەنە گەورە بووە چونکە بۆن ڕیسۆپشنە بێ بۆنەکە بچووکە بێتەوە ئەمانە هەموو ئەم گۆڕانکاریانە کە ڕوو ئەدەن ڕوخسارێکی تر ئەدەن بەو کەسە شێوەیەکی تر ئەدەن بەو کەسە ئەم کەسە لە گەنجی و لە لاویدا دەموچاوی بە شێوەی سێگۆشەیە کە سەرەتیژەکەی بەرەو خوارەوەی لەگەڵ تێپەڕبوونی کاتە ئەم سێگۆشەیە پێچەوانە ئەبێتەوە لەبەرەوەی هەموو ئەم گۆڕانکاریانە بەیەکەوە شێوازێکی ئەم شێوەمان ئاەتێ دەست خۆش ئێمە بە دڵنایەوە هیچ کام لە ئێمە حەز لەم ڕوخسارە ناکەین حەز لەمایان نەکەین بەڵام ئەوەی کە چۆن زۆرترین کات بەم شێوەیە بمێنینەوە لەگەڵ دکتۆر ئارازە سپاس دەکەم قسەیەکی جوانی کرد هەموو قسەکانی جوان بەڵام قسێکی بە پەلە و بۆڵدا خەتی بەژێردا بێنە دەڵێ پرۆسەی پیربوون لە گەنجیەوە دەست پێ دەکات یعنی تۆ مەڵێ من گەنجم و جارێ عیبم نییە و کێشەم نییە وا بزانی دوای ئەوەی کە پیر بوویت اینجا دەتوانی پێست بپارێزی نا پرۆسەی پاراستنی پێست و بەگەنجیمانەوە لە گەنجیەوە دەست پێ دەکات زۆر باشە بفەرموو ئێرە دکتۆر هێمن ئێستا بەرەو بەهار و وەرزی هاوین و گەرما دەڕۆین چۆن ئەمانە سود بەخش دەبن بۆ ئەوەی لە پاراستنی پێستمان بەکاری بێنین من دێمە ئێرە یەکێک لە دوژمنە سەرسەختەکانی پێست یاخود جەستەی مرۆڤ بریتیە لە خۆر بەرکەوتنی خۆر زۆرترین زیانی هەیە بۆ تێکچوونی پێست هەروەها بۆ زوو پیربوونی پێست لەوانەیە زۆربەتان بڵێن خۆر شتێکی زۆر باشە سوودبەخشە لەوانەیە گەر نەکەوینە بەرخۆر ڤیتامین دیەکەمان کەم کات ئەمیش ڕێگە چارە بۆ ئەمەش هەیە کە تۆ چۆن نەتوانیت خۆشت بیتە بەرخۆر و زانیش بە پێستت نەگەێنێت باشە کاریگەریەکانی تیشکی خۆر لە تەمەنێکی زۆر زووە دەست پێ ئەکات بەپێی زۆربەی توێژینەوەکان کە دەرکەوتووە زۆرترین کاریگەریەکانی خۆر لە پێش تەمەنی 20 ساڵیە زۆرترین کاریگەری زوو پیربوون و تەکچوونی پێست لە دوای 20 ساڵیە دەرەخەن باش لەبەرەوە پێویستە هەر لە سەرەتاوە مناڵەکانمان وەڕابێنین کە چۆن خۆیان لە خۆر بپارێزن تاوەکو تەمەنیان چۆسەر پێستێکی جوانتر و باشتر و گەنجتریان ببێت و درەنگتر پێستیان تێک بچێت باشە چۆن بیکەین چۆن بیکەین ئێمە ڕێگە جیاجیەکانی خۆپاراستن لە خۆر چەند ڕێگەیەکمان هەیە بۆ نمونە کاتێک تۆ ئەڕۆیتە دەرەوە کە پێویستە لەوێ لە شوێنێکا بیت کە خۆری لێیە ئەتوانیت کڵاوێک بەکاربێنیت کە سێبەرت بۆ بکات بە شوێنەکە ئەڕۆیت بە ڕێگایەکی دوورە ئەڕۆیت دەتوانیت چەتر بەکاربێنیت بەداخەوە بەکارهێنانی کەلتوری بەکارهێنانی چەتر لە وڵاتی ئێمەیە تەنها بۆ بارانە بەڵام ئێمە بیرمان نەچێت لەوانەیە هەنێک جار لە بەرکەوتنی بارانە لەزەتێک ببینین بە تایبەتی و کاتانەی کە بارانەکە بە نەرمی ئەبارێت بەڵام بەبێ ئەوەی زیانێکی ئەوتۆشت پێ بگەێنێت بەڵام ئێمە لە وڵاتێکین کە خۆری زۆرە لە 4 و 5 بەیانیەوە تاوەکو لە هاوینانە تاوەکو هەشتی ئێوارەش خۆر بە دەرەوەیە بە دڵناییەوە ئەم بەرکەوتنە زۆرە وا ئەکات کە زیانێکی زۆر بە پێست بگەێنێت باشە بەڵام هەندێک دەڵێن خۆر باشە بۆ دروستبوونی ڤیتامین دی بۆ نمونە بۆچی پێویستە خۆمان لە خۆر پارێزین ئەم جیاوازیە چییە؟ دروستبوونی ڤیتامین دی پەیوەندێکی ڕاستەوخۆی بە بەرکەوتنی خۆرەوە هەیە باشە بەڵام ئێمە بیرمان نەچێت دەتوانین خۆمان بینە بەرخۆر هەموو جەستەمان جگە لە دەموچاومان چونکە لە ڕۆژانی ئاساییدا بەردەوام هەموو جەستەمان داپۆشراوە و ڕوخسارمان خۆری بەرەکەوێت و زیانێکی زۆری بەرەکەوێت بۆ ئەو کاتانەی کامانەی خۆمان بینە بەرخۆر پێویستە دەموچاومان داپۆشین
واتە دەتوانین دەموچاومان ڕوخسارمان لە تیشکی خۆر پارێزین بەڵام جەستەمان بکەوێتە بەرخۆر بۆ ڤیتامین دیەکە پێویستیمان بە جەستەمان هەیە بە ڕوخسار نا یان تەنیا بە ڕوخسار نا زۆر باشە ئەمە چەتر کە گرنگە ببێت بە کولتور بە تایبەتی لە وەرزی هاویندا کە لە کوردستانیش بە هەمان شێوە کەش و هەوا یەکجار گەرم دەبێت و تیشکی خۆریش بەشێکی ڕاستەخۆ لە پێستە دەدات بۆیە گرنگە چەتر بەکاربێنی ئەمە چۆن لە زستاندا لە بارانت پارێزێت لە هاوینیشدا لە تیشکی خۆرت پارێزێت کڵاومان باس کرد چەترمان باس کرد چاویلکە بەکارهێنانی چاویلکە دەورێکی زۆر گرنگی هەیە بە تایبەتی پۆلەرایست ئەمە ڕێگە فلتەری تیشکی سەرنەوشەیی جۆری بی و ئەی بکات دەوروبەری چاومانە پارێزە لەوەی کە فیزیکەڵی یاخود میکانیکی تۆ چاوت گرژ ناکەی بۆی چرچەکانە زیاد ببێت هەروەها لەوەی کە لە تیشکی سەرنەوشەیش ئەی پارێزێت و ئاکات تۆ دەوروبەری چاوت زیاتر بە گەنجی بمێنێتەوە پارێزگارێکی باشی لێکات دەست خۆش کڵاو باسمان کرد هەموو جۆرەکانی هەر کامێک هەر جۆرێکی کڵاو بەکاربهێنی گرنگەوەیە کە پێستی ڕوخسارت لە تیشکی خۆر پارێزێت خاولی بەکارهێنانی خاولی بۆ وشکردنەوەی دەموچاو من بە هیچ شێوەیەک لەگەڵ یانیم چونکە تۆ کە خاولیەک دائەنیت لەوانەیە لە شوێنێکا بێ بە تایبەتی لە گەرماوە شوێنەکەی لەوانەیە شێدار بێت گەرم بێت کامە بیەیەکی باشە بۆ گەشەکردنی میکرۆب کاتێک تۆ دەموچاوتە شۆی هەرەتوانی بەدەست ئاوەکە بێنیتە خوارەوە و دوای چەند چرکەیەک خۆی ئاوەکە وشکە بێتەوە پێویست بە بەکارهێنانی خاولی ناکات بۆ وشکردنەوەی دەموچاو چونکە هەڵگرێکی باشی میکرۆب و مادەی خراپە بۆ ئەوەی کە گەشەی بەکتریاکان لەسەر پێ زیاد بکات و لەوانەیە ببێتە هۆی هەوکردنی کەواتە لە بنەڕەتدا خاولی بۆ پێستی ڕوخسار بەکار نەهێنین باش نییە زۆر باش ئەمانەمان زانی لەگەڵەوەدا لە وەرزی هاویندا لە گەرمادا بەشێکی زۆرمان قۆڵ کورت لەبەر دەکەین ئەمە ڕێگەیەکی دروستە بۆ پاراستنی پێست تاوەکو بتوانرێت هەوڵ بێت کاجلوبەرگی داپۆشاو بەکاربهێنرێت لەوەی کە یەخەکەی داخراو بێت قۆڵەکانی درێژتر بێت تاوەکو زیان بەو بەشە دەرکەوتوانە نەکەوێت کەواتە ئەمە گونجاو نییە ئەمە گونجاو نییە قۆڵ کورتە ئەمە کڵاوێکی دەخەینە سەر باشە دەبێت کڵاو بەکاربێنێت ئەم هاوڕێمان اینجا ئەمەش دکتۆر هێمن دەڵێت گونجاو نییە بە هەمان شێوە دەبێت بلوزێکی بەبەردا بکەین کە بێگومان دەبێت هاوی نەبێت و قۆڵ درێژیش بێت ئافرین کوڕی خۆم تۆ وای دانێ کوڕەکە و گەورەشە ئەرەوەڵە گەورەیە تۆ وای دانێ ئاوا ئەمە هاتە سەر مەچەکی باشە سکیشی ناوێ بە دەرەوە بێتەوان هاتە سەر مەچەکی ئێستا باشە بەدڵتە ئەمەش بە تەواوی سنگیشی کراوە نییە ئەمەش تا ئێرە کڵاو کەشمان بۆ دانا چاوی نییە گینە چاوی کەشمان لە چاوە کرد ئەمانەش ئەمە یەکێکە لە خاڵە گرنگەکان کە ئێمە ئەمڕۆ ئەمانەوێت کە زیادی بکەین بۆ چۆنێتی خۆپاراستن ئەمانە هەمویان ئاسانە ڕۆژانە ئەتوانی جێبەجێ بکەیت بەڵام خەڵکی ترمان هەیە کە دژەخۆرە بەکارهێنانی دژەخۆر زۆر کەس کە دژەخۆر بەکارهێنێت چۆنێتی بەکارهێنانی دژەخۆرەکەی دروست نییە بۆ نمونە یەکجار ئەیا لە دەموچاوی لەوانەیە ئەم ڕۆژە دە کاتژمێر خۆر لەیبات بەستەنها یەکجار دژەخۆرەکە بەکارهێنێت طبعا هەڵبژاردننی جۆری دژەخۆرەکە زۆر گرنگە گەر بۆ تەنها یەک جارێک بێت سەردانی پزیشکی پسپۆری پێست بکەی بۆی جۆری دژەخۆرەکەت بۆ هەڵبژێرێت هەم وەکو کوالیتیەکی باش بێت هەم وەکو ئەوەی کە لەگەڵ جۆری پێستەکەشا بگونجێت چونکە هەر پێستە و سروشتێکی هەیە پێویستی بە جۆرە دژەخۆرێکە کە بۆی بەکاربهێنرێت دەستخۆش بەکارهێنانی دژەخۆرەکان پێویستە ڕۆژانە هەموو دوو کاتژمێرێک دووبارە بکرێتەوە بۆ نمونە تۆ ئەگەر 6 کاتژمێر لە دەرەوە بیت پێویستە 3 جار ئەم دژەخۆرە بەکاربێنیت وا باشیشە دژەخۆرەکە نەسریتەوە یەکسەر لە دوای دوو کاتژمێر بەسەر کۆنەکەیە دووبارەی بکەیتەوە
مەگەر لە حاڵەتێکە ئارەقێکی زۆرت کردبێتەوە ناڕحەتێکت هەبێت دەموچاو شوێت و جارێکی تر دووبارەی بکەیتەوە هەروەها دژە خۆرەکە تەنها بۆ دەموچاوتان بەکار مەهێنن بۆ ئەو شوێنانی تریش بەکاری بێنن بۆ نمونە بۆ مل و سەرسنگ کە بە دەرەوە یاخود بۆ قۆڵ و پشتی دەستەکانیش بەکار بێنێ بە تایبەتی ئەمانەی کە شۆربێری ئەکەن بۆ پشتی دەستیان زۆر گرنگە دەست خۆش لەبەرەوەی ئێمە لە بەرنامەیەکی دیکە بەوردی لەگەڵ پسپۆرەکی پێست باسی ئەومان کردووە دەبێت بگەڕێنەوە بۆ سوشەڵ میدیای ڕوودا هێڵف سوشەڵ میدیای دکتۆر ئاراس و وبسایتی ڕوودا و بۆ ئەوەی سەیری بەرنامەکە بکەیت بەوردی پێت دەڵێ کە چۆنیش دای بنیت چۆن بەکاری بێنیت زۆر باشە ئەم سێ هێڵی جیاوازن لە مامەڵەکردن لەگەڵ پێست دەتەوێت لە کامی دەست پێ بکەیت ئەمە باسی خۆرمان کرد وتمان کە یەکێکە لەو شتانەی کە زۆر کاریگەری هەیە لەزەر زوو پیربوون و تێکچوونی پێست شتی تریشمان هەیە کە ڕۆژانە لەوانەیە زۆر تەرکیزمان لەسەری نەکرد بێت بۆ نمونە بەکارهێنانی شەکر بەکارهێنانی خوێ جگەرە و نێرکەلە ماکیاژ مۆبایل چەندین شتی تریش هەیە کە ڕۆژانە ئێمە زۆر بە ئاسانی بەکاری هێنین بەبێ ئەوەی کە تەرکیزمان لەسەرەوە بێ کە چەند زیانی هەیە لەسەر پێستمان زیانەکانیمانە چین سەبارەت بە شەکر لە ناو ئەوروپیەکانە شەکر و شیرینی بەگشتی شەکر و شیرینی خۆراکە کە شەکری تێدایە بەڵێ بە دڵنیاییەوە زیانی زۆری هەیە لەسەر زوو پیربوونی پێست بە جۆرێک لە ناو ئەوروپیەکانە بە ژەهری سپی وایت پۆیزن ناو ئەبرێت بە تایبەتیش ئەم کەسانەی کە زیبکان هەیە لە کاتی زۆر بەکارهێنانی شیرینیدا بە پێی توێژینەوەکان دەرکەوتووە کە ئەبێتە هۆی زیادکردنی زیبکە یاخود ڕوژاندنی زیبکەکانی باشە کەواتە زیانەکانی بەکارهێنانی شەکر و شیرینی خواردنی شەکر و شیرینی هەر ئەوە نییە کە قەڵەوت بکە هەر ئەوە نییە کە نێولوو لە خوێنەکانت چوری لێ کۆکاتەوە هەرەوە نییە دوایی شەکرەکە گلوکۆزەکە دەگۆڕێ بۆ چوری دەمێنێتەوە نێو جەستەتەکو لە بەرنامەکانی دیکە باسمان کردووە یەکێک لە زیانەکانیشی کە زۆر گرنگە و هەستی پێناکەیت پیرکردنی پێستە لە شەکر و شیرینی دوور بە بۆی بەگەنجی بمێنیتەوە دوای ئەوە خوێ بە هەمان شێوەش خوێ ئەمە هەر لە کۆنەوە باسی ئەوە کراوە کە چەنە خراپە بۆ زۆربەی ئەندامەکانی جەستا و لە ناویشانە بۆ پێستیش بە هەمان شێوە جگەرە و نێرگەلە جگەرە و نێرگەلە بە دڵنیاییەوە دەورێکی زۆری هەیە چونکە ئەبێتە هۆی زیانی هەیە لەسەر ملوولە وردەکانی بە تایبەتێمانە کە لە پێستایە ئەبێتە هۆی ئەوەی کە هاتوچۆکردنی خوێن باش نەبێت هەروەها ئەم خوێنێکی پاک نەبێت کە خزمەتی پێستەکات بە دڵنیاییەوە گەشەی پێستەکە پەیوەندێکی زۆری هەیە بە هاتوچۆکردنی ئەم خۆراک و ئەم ئۆکسیژینەی کە لە لوولە وردەکانەوە ئەڕوات ئێستا تۆ کە جگەرە کێش یان نێرگەلە کێشیت هەوڵ دەدەی هۆکارێک بدۆزیتەوە بۆ ئەوەی قناعەتی خۆت بکەیت دوای قسەکەی دکتۆر هێمن هەر بەردەوام بیت لەسەری بەڵام ئەم تێستە بکە وێنەیەکی ئێستەی خۆت ڤیددیۆیەکی ئێستەی خۆت بەراورد کە لەگەڵ ڤیددیۆ یا وێنەیەکی پێش تەنیا 3 ساڵت تەنیا 3 ساڵ بزانە جیاوازی جوانی و گەشاوەیی و گەنجی پێستت چەندە تەنیا 3 ساڵ ئەمە زانستە تۆ ناتوانانی بڵێ بە قناعەتی من یەک کۆیەک ناکاتە دوو شتیوا هەیە یەک کۆیەک دەکاتە دوو ئەمە زانستە یەکلا بۆتەوە ئەمە زانستە و یەکلا بۆتەوە کە جگەرە و نێرگەلە کاریگەری خراپی بەسەر پێستەوە هەیە پیری دەکا ئەگەر هەر بەردەوامی لەسەری پیر دەبی باشە مەیکەپ ئەم جانتایە زۆربەی خانمان و کچان زۆربەی کار لەگەڵیانایە بەکارهێنانی مەیکەپ هەوڵ بەن تاوەکو ئەتوانن کەمی بکەنەوە بۆ بۆنە تایبەتەکان زیاتر بەکاری بێنن بۆ کاتی داوامێکی ئاسایی یا بۆ ئەوەی کە تۆ ئەڕۆی بۆ شوێنێکی ئاسایی هەوڵ بەن مەیکەپ بەکار نەهێنن یاخود ئەگەر بەکاری هێنن زۆر بەکەمی بەکاری بێنن یاخود کرد بەکارتان هێنا هەر لەگەڵ ئەوەی کە ئەگەڕێتەوە بۆ ماڵەوە یەکەم کارت بریتی بێت لە لابردنی مەیکەپەکە و خەوتن بە مەیکەپەوە گەورەترین هەڵەیە زیانێکی زۆر بە پێستەکە ئەگەیەنێت بە چاوت ئەگەیەنێت بە قژت دەگەیەنێت ئەبێتە هۆی زوو پیربوون و زوو تێکچوونی پێست و قژت باشە خانمێک کە کار دەکات ڕۆژانە بۆ نمونە 8 کاژێر یان 10 کاژێر دوای ئەوەش بۆ نمونە دەرچوونێکی هەیە ئەم ماوە زۆرە کە ماکیاژ لەسەر پێستێتی زیانی پێدەگەیەنێت ئەمە 1 2 دوای ئەوەی کە گەڕایەوە یەکسەر
دەبێت بیشوات یا قەیناکە بمێنێتەوە بۆ ماوەیەکی زیاتر لەسەر پێستی. نابەدڵنیاییەوە بێ یەکەم هەنگاو لە دوای گەڕانەوەی بۆ ماڵەوە یەکەم شت مەیکەبەکەی لابەرێت. زۆر باشە. دوای ئەوە مۆبایل. مۆبایل بەداخەوە بەکارهێنانی مۆبایل بووەتە ڕۆتینێکی زۆر باو لە ناو زۆر بەمانە. بەتیش بەداخەوە هەتا لە ناوچینی مناڵە بەداخەوە بۆ ئەو دایک و باوکانێک کە لە تەمەنێکی زۆر بچووک مۆبایلێکە یەنە دەست مناڵەکانیان تەنانەت سیمکارتی تایبەتیشان بۆ کڕیون. ئەم مۆبایلە کۆمەڵێک تیشکی زۆر زیان بەخشی وەکو بلولایت و ئەمانەی تایە کە بەدڵناییەوە کە لەسەر پێست کاریگەری خۆی هەیە. بە هەمان شێوە لاپتۆپ و شاشەکانی تریش هەمویان کۆمەڵێک تیشکان لێوە دەرەچێت. بەڵام زیادەکانی مۆبایل زیاترە لەبەرەوەی کە دووریەکەی لە ڕوخسارمانەوە نزیکترە وا ئەکات کە کاریگەرەکەی زیاتر بێت. باشە. بینیتان پێش ماوەیەک هەڵایەک دروست بوو لەسەر قسەیەکی ڕۆناڵدۆ دەڵێ کریستیانۆ ڕۆناڵدۆ دەڵێ من ڕێگە بە جۆنیۆری کوڕم نادەم کە مۆبایل بەکار بهێنێت. بەڵام دوایی وێنەیەکی بڵاو بۆەوە ئایپادی لەبەردەمایە. ئایپاد و مۆبایل جیاوازیان چییە؟ جیاوازێکی گەورەیان هەیە. چونکە تاوەکو شاشە بچووک بێتەوە چڕی و تیژی و خستی و کاریگەری تیشکە زیان بەخشەکانی بەسەر پێست زیاترە تا شاشە بچووک بێتەوە زیان بەخشترە. بۆیە کە مۆبایل بەکاردێنی وەکو دکتۆر هێمن باسی کرد کە مۆبایل بەکاردەهێنی زیانی زیاترە و ئێمەش بەردەوام بەکاری دەهێنین بە تایبەتی ئەو کەسانەی کە کاریان سۆشەڵ میدیایە یان خەریکە کاریان دەبێتە سۆشەڵ میدیا مۆبایل دیسان مۆبایل و هەموو شاشەکانی دیکە زیانیان پێدەگەێنێت. زۆر باشە دەستخۆش دکتۆر هێمن. ئێستا دوو هێڵی دیکەمان هەن. هێڵێکیان ئەو کەرەستانن کە تۆ پێت وایە بەکارهێنانی پێست بە گەنجی دەهێڵێتەوە. بەڵام دکتۆر هێمن ڕایەکی دیکەی هەیە. هێڵێکیش ئەو ڕێگە دروستەیە کە دەبێت بەکاری بهێنیت بۆی پێست بە گەنجی بهێڵیتەوە. بەڵام پێش ئەم دوانە پێش ئەم دوو هێڵە پرۆسیجەرێکی پزیشکیشمان هەیە. خۆبەخشێکمان لەگەڵدایە لەگەڵ ستافی دکتۆر هێمن. بفەرمونون. خۆبەخشەکەمان با فەرمێت ئێوەش بفەرمونون. زۆر باشە. ئێستا خۆبەخشەکانمان و تیمی دکتۆر هێمنش حازرن. دکتۆر هێمنش حازرە. ئەم پرۆسیجەرە پزیشکیە چییە و چی دیکە هەیە بۆ ئەوەی کە بیکەین و پێستمان بە گەنجی بهێڵینەوە؟ ئێمە کە ئەڵێن گرنگیدان بە پێست چەند ڕێگەیەکی جاجا هەیە. هێدی توانین بڕۆیتە ئەوێ. چەند ڕێگەیەکی جاجامان هەیە بۆ ئەوەی کە گرنگی بە پێستمان بین. یەکێ لەوانە بریتیە لە بەکارهێنانی کۆمەڵێک کرێم و سیرەمی تایبەت کە ڕۆژانە ئەتوانین لە ماڵەوە یاخود شەوانە ئەتوانین بەکاری بێنین. هەروەها کۆمەڵێک ڕێنمایی ترکە وەکو پێشووتر باسمان کرد کە خۆپارێزی تیا ئەکرێت. جگە لەمە لەوانەیە هەموو کەس حەز لەوە نەکات کە ڕۆژانە کۆمەڵێک کرێم و سیرەم و ئەم بابەتانە بەکار بێنێت یاخود لە هەمان کاتیشە ئەتوانێت سەردانی پزیشکی پسپۆری پێست یاخود کلینیکەکان بکات بۆ ئەوەی کۆمەڵێک چارەسەر بەکار بهێنێت کە بە ماوەیەکی کەم کاریگەریەکی باشیان هەیە لەسەر بەگەنجیمانەوەی پێست و پاراستنی پێستمان لە زوو پیربوون و زوو تێکچۆن. ئەم چارەسەرانە لەوانە بەکارهێنانی پلازمای دەوڵەمەند بە پەڕەکانی خوێن، بەکارهێنانی میزۆسێراپی کە کۆمەڵێک مادەی سوودبەخشی تایە وەکو هایلۆنیک ئەسید کە مادەی پێکهاتەی فیلەرە، هەروەها مادەی سوودبەخشی تری وەکو ڤیتامین سی و گلوتاسایۆن و پێپتاید و کۆمەڵێک مادەی زۆر سوودبەخشی تایە. باش با دەست پێکەین. ئێستا چی مامۆ دەکەن؟ ئەم خاتونە یەکێکە لە خۆبەخشەکان ئەمڕۆ پلازمای بۆ ئەنجامەدەین، پلازمای دەوڵەمەند بە پەڕەکانی خوێن. طبعاً پلازمای دەوڵەمەند بە پەڕەکانی خوێن ئەمە یەکێکە لەو چارەسەرانەی کە ئێستا بە شێوەیەکی بەرفراوان لەلایەن پزیشکانی پێست و پزیشکانی جوانکاری بەکارەهێنرێت. ئامادەکردنی پلازماکە بە جۆرێکە کە خوێنی ئەم کەسە وەرەگیرێت لە ڕێگەی تیوبی تایبەتەوە تایبەت بە
بەم بوارە لەگەڵ سنترفیوجە پێکهاتەکانی خوێن جیا ئەکرێتەوە پلازمای دەوڵەمەند بە پەڕەکانی خوێنی لێ جیا ئەکرێتەوە بێگومانەمە هیچ کەسەکە خۆیەتی هی کەسەکە خۆیەتی باشە. بەڵێ ئەم پێکهاتەیە کە لێرەدا هەیە دەوڵەمەندە بە پەڕەکانی خوێن پەڕەکانی خوێن سوودیان چییە؟ خۆی ئەم فکرەیە لەوەوە هاتووە کە پەڕەکانی خوێن بریتین لەو پێکهاتانەی خوێن کە لێکەم قۆناغ تاوکو دوایمی قۆناغی دروستبوونی برینێکە لە هەموو قۆناغەکانە بەشداری ئەکەن لە ڕێگەی کۆمەڵێک گرۆس فاکتەر و ئەنجۆجێنیک فاکتەر و کۆمەڵێک فاکتەری زۆر گرنگەوە کە برینێک لە جستەیە دروستە بێت ئەمان چاکیەکەنەوە باش ئەمانە فاکتەری گەشەن فاکتەری گەشەن پزیشکان و زانایان بیریان لەوە کردەوە بۆچی نێن سوود لەم خاڵە وەربگرن لەوەی کە پەڕەکانی خوێن جیا بکەنەوە بە ڕێژەیەکی زۆر جارێکی تر دای بنێنەوە بۆ ئەم شوێنانەی کە زیانیان بەرکەوتووە یاخود بۆ هەر شوێنەیەک کە بتوانێت سوودی لەوە ببین باشە بفەرموو ئەگەر کۆمنت هەبوو لەسەری هەر بەدەم پرۆسیجەرەکەەوە بۆمانی باسکە پلازمای دەوڵەمەند بە پەڕەکانی خوێن لە پێستا دائەنرێت لە ڕێگەی دەرزی تایبەتەوە کە دەرزیەکی زۆر بچووکە تاوەکو کەمترین ئازاری هەبێت ئازارەکەی زۆر کەمە باشە ماوەی چەند جارێک دەکرێت چەند هەر کەسێک کە ئەم چارەسەرە ئەنجامەدات ئەتوانێت چەند جارێک ئەنجامی بدات بە جۆرێک 4 بۆ 6 جار گونجاوە لە ساڵێکە ئەنجامی بات بەپێی گرفتەکانی ئەو کەسە ئازاری هەیە باشە کەمێک ئازاری هەیە بەڵام لەوانەیە ئازارەکەی لە شوێنێکەوە بۆ شوێنێک تۆزێک بگۆڕێت پێشتریش بەنجی بۆ کراوە بۆی ئازاری کەمتر بێت وانە بەڵێ باشە کرێمێک بەکارهێنرێ کرێمی بەنجی خۆجێیی بەڵام بیرمان نەچێت زۆر جار مبالغەیەکی گەورە ئەکرێت لە سوودەکانی پلازمادا بە جۆرێک هەنێ کەس وا لە بابەتەکە تێگەیشتون کە بە ئەنجامدانی پلازمایەکی دەوڵەمەند بە پەڕەکانی خوێن هەرچی گرفتە چارەسەرە بێت سوودی هەیە و زیانەکانی سەرپێست بەر هۆکارێک بێت کەم بکاتەوە هانی گەشەی کۆلاجینەیەات پێستە باشترەکات بەڵام هەموو گرفتێکیشت بۆ چارەسەر ناکات دەست خۆش زۆر باشە ئێستا پرۆسیجەرێکی دیکەی پزیشکیمان هەیە و خۆبەخشێکی دیکەمان هەیە با بفەرمێت هەروەک لە پێشووترا ئاماژەمان پێکرد چەند ڕێگەیە چارەیەکی تر هەیە بۆ گرنگیدان بە پێست کە ئەمانە لە کلینیک و سنتەرەکان ئەنجامەدرێت لەلایەن کەسی پرۆفیشنەڵەوە وەکو بەکارهێنانی ئامێرەکانی پاکردنەوە ئەو کەسانەی کە چوری لەسەر پێستیان زۆر کۆ بێتەوە کونیلەکانیان ئەگیرێت ناوە پێویستەکات کە پاکردنەوەیەکی بۆ بکرێت هەروەها چەند جۆرێکی لەیزەرمان هەیە کە بەکارهێنرێت بۆ باشترکردنی پێست سافکردنی ڕووکردنی جگە لەمە بەکارهێنانی چەند چارەسەرێکی تری وەکو میزۆسێراپی کە پێکاتەی جاجای تایە وەکو هالۆنیک ئەسید وەکو پێپتایدەکان وەکو ڤیتامین سی ئەم خانمە ئەمڕۆ لێرە میزۆسێراپی بۆ ئەنجامەدەین ئەو پێکاتانەی کە پێشتر باسمان کردن ئەمانە هەمویان پێکاتەی سوودبەخشن یارمەتی دەرن بۆ ئەوەی کە پێست بە باشتر بهێڵنەوە بە گەنجی بهێڵنەوە بەڕوونی بهێڵنەوە بە گوێرەی گرفتەکانی ئەم کەسە ئەتوانی تۆ میزۆسێراپیەکەی بۆ اختیار بکەیت بە هەمان شێوەی پلازمای دەوڵەمەند بە پەڕەکانی خوێن لە ڕێگەی دەرزی تایبەتەوە ئەنجام ئەدرێت یەک سرنجی تریشمان بۆ ئامادە بکەن دکتۆر ئاراس ئەڵێن دەستت سووکە وەڵا ئاگای لێ نییە خۆبەخشەکەمان دیارە دەست زۆر سووکە ئەتوانی سەرفسۆڕێنیت ئەزیاد نەبێت ئەم میزۆسێراپیەش ئەتوانیت مانگی جارێک ئەنجام بدرێت یاخود بە چەند مانگ جارێک
بە جۆرێک لە ساڵێکە ئەتوانیت 4 بۆ 6 جەسە بە گوێرەی حاڵەتی کەسەکە ئەتوانێت بەکار بهێنرێت و میزۆسەراپی لە بواری تریشا بەکارهێنرێت وەکو بۆ باشترکردنی گەشەی قەش هەروەها بۆ توانەوەی چەوری لە شوێنە زیادەکانە ئەتوانێت سوودی لێ ببێنرێت. دەست خۆش دکتۆرە من دەست خۆش بۆ ئێوەش سوپاس بۆ خۆ بەخشەکانیشمان زۆر باشە. ئێستا دێینەوە سەر دوو هێڵەکەمان. ئەم هێڵە ئەو هێڵەیە ئەو کەرستانن کە خەڵک بەکاریان دەهێنێت و پێیان وایە ئەمانە سوودیان هەیە بۆ پێستیان. کۆمەڵێک بابەتی چارەسەر هەن کە لە ناو خەڵکە زۆر بەربڵاون هەنێ لەمانە جگە لەوەی کە سوودیان نییە هەنێ جار زیانیشیان هەیە هەنێک لەمانش سوودیان نییە و زیانیشیان نییە بەڵام بە شێوەیەکی زۆر بەربڵاو دووبارە ئەکرێنەوە. یەکێ لەوانە بەکارهێنانی ماسکی میوە و سەوزەواتە بە شێوەیەکی زۆر بەربڵاو زۆرێک لە خانمان بە تایبەت لە ماڵەوە ئەم ماسکانە زۆر بەکاربهێنن. هۆکارەکەشی زیاتر بۆەوە ئەگەڕێتەوە کە ئەمانەی کە چالاکوانن لە بواری سۆشەڵ میدیا هەروەها یوتیوبەرەکان زۆر گرنگی بەمە ئەدەن چونکە ئەبێتە هۆی ئەکتیڤکردنی پەیجەکان و ئەکاونتەکانیان. واتە ئەمە پێست خانەکانی پێست چالاک ناکات پەیجەکانی ئەوان چالاک دەکات بە دڵنیاییەوە. یەکێ لەوانە بۆ نمونە بەکارهێنانی لیمۆ وەکو مقەشر زۆر بەکارهێنرێت بەردەستە لە ناو سەلاجەکە ئایکەیتەوە و لە ماوەی 2 دقە دروستی یەکەیت و وەکو مقەشرێک بەکارهێنرێت. بەڵام بیرمان نەچێت لیمۆ ستریک ئەسیدە جۆرێکە لە ترش. ئێمە کە ئەڵێن ئەمە سروشتە هیچ شتێک لە سروشتا بەبێ فیزیا و کیمیا بوونی نییە. سروش واتە فیزیا و کیمیا، کیمیا و فیزیا واتە سروشت. ئەمە کە تۆ بەکارهێنی یعنی شتێکی کیمیایی بەکارهێنیت. سیتریک ئەسید پیئەچەکەی 2 بەڵام پیئەچی پێستی ئێمە زیاتر 4.5 بۆ 5.5. پیئەچەکە دوورە لە یەکەوە ئەمە زۆر ترشە زۆر جارە بێتەوە هۆی سووتانی پێست زیانێکی زۆر بە ئەم مادانە ئەگەێنێت کە پێست دەری ئەدات تاوەکو پێستەکە بەڕوونی و بەسافی و بەگەشی بهێڵێتەوە. واتە و بیرکردنەوەی کە لە بنەڕەتدا وای کردووە لیمۆ بەکار بهێنێت بۆ جوانکردنی پێستی بۆ بەگەنجی هێشتنەوەی پێستی ئەو باڵانسی لە نێوان ترشی و تفیەکە هەیە هەڵەیە بە دڵنیاییەوە. لەبەر ئەوە پێویست ناکە کە ئەمە بەکار بهێنرێت. باشە خەیار و تەماتە و پەتاتە و ئەمانش لە زۆر شتی ترا زۆر جار بەکارهێنرێت وەکو لە چارەسەرکردنی باڵوکە و کۆمەڵێک شتی ترا زۆر بەکارهێنێت پەتاتە بۆ جوانکردنی پێست. بەڵام زۆرترینی کارێگەریەکانی پەیوەندی بەوە هەیە پێکاتەیەکی زۆری ئەمانە بریتیە لە ئاو. ئێمە لە دواییە یەینە سەر سوودەکانی ئاو بۆ پێست باشە بەورتر. بەڕای تۆ ئەمانە بخورێن باشتر نییە؟ بە دڵنیاییەوە ئەمانە بۆ خواردن سوودیان زۆر زیاترە بەدڵنیاییەوە پێکهاتەکانی ناویان پێکهاتەی سوودبەخشن ئەروەکو ڤیتامین سی و کۆمەڵێک ڤیتامیناتی تر و پێکهاتەی تریان تایە. زۆر باشە. ئەمانەی تر بیرمان نەچێت لەسەر لیمۆکە ئەمێ یەک بەدیل یاخود جێگرەوەیەک بۆ ئەمە بۆ نمونە ئەمانە کۆمەڵێک پێڵن ئەمانە لەلایەن شەریکاتی باشەوە دروست کراون بە پیئێچێکی وا دروست کراوە بە ستاندەرێکی وا دروست کراوە حسابات بۆ هەموو شتێک کراوە. ئەو کەسێک کە پێستی زۆر چەورە ئەتوانێت ئینتەنسەکە بەکاربێنێتواتە بەهێزەکە بەکاربێنێت. ئەمەی کە زۆر چەور نیە ئەتوانێت مەدێمەکە بەکاربێنێت بە جۆرێک کە هیچ زیان نەگەێنێ بە پێستی ئەم کەسە. ئێمە کاتێک کە پێکهاتەیەکی دیاریکرا و زانستیمان بە تەکنیکێکی پێشکەوتوو ئامادەکرابێت هەبێت پێویست ناکات بەنابەرینە بەر ئەم شتانە لەوانەیە کە زۆر جار زیانێکی زۆرمان پێ بگێرێت. باشە ئەمانش بەڵام بە خێرایی پێم بڵێ هەرێک لەمانە سوودیان نییە. زۆر جار با بڵێین ڤازەلین زۆر جار بەکارهێنرێت. ڤازەلین شتێکی زۆر باشە بۆ وشکبوونەوەی پێست بۆ جەستە بەڵام بۆ ڕوخسار باش نییە یاخود زەیتی چێشخانە زۆر جار لەسەر پێست بەکارهێنرێت. طبعاً ئەبێتە هۆی زیانێکی زۆر بۆ پێستی ڕوخسار بە تایبەتی بۆ هۆکردنی سەلکی و زیادبوونی زیبکە. بەکارهێنانی فڵچەی پاکەرەوە بۆ ڕوخسار کە ئەمە ماوەیە کە زۆر بەربڵاو بەکارهێنرێت. پێستی ڕوخسار شتێکی زۆر ناسکە بەم شێوەیە پیس نابێت ئەمە نەسارەیە نە هەر شتێکی ترە تاوەکو تۆ پۆلیشی بکەیت ئەم شتە خراپەی بۆ بەکاربێنی کە بەدناوی زانێکی زۆری پێگەێنێت. بەکارهێنانی
کرێمی کۆمەڵێک کرێممان هەیە کە بە تایبەتی لە کەمالیاتەکان ئەفرۆشرێت ئەمانە بەشێکی زۆریان پێکهاتەیەکی زۆری ستیرۆیدیان تایە کە ئەمە بۆ چەند هەفتەیەک پێست زۆر جوانەکەن بەڵام لەگەڵ تێبەربوونی کاتە ئەبێتە هۆی تەنەکبوونی پێستەکە و زیانێکی زۆر بە پێستەکە ئەگەێنن باشە یاخود هەندێک کەس هەڵەسێ بە بەکارهێنانی معجونی ددان بۆ پێستی بەکارهێنێ بەڵام ئەمە زۆر جارە بێتە هۆی زبربوونی تەڵخبوونی پێستەکە و زۆر جار زۆر هەستیاریشی بۆ دروستەکات یا یەکێکی تر لە شتە باوەکان کە زۆر دووبارە ئەبێتە بەکارهێنانی شاپۆی مناڵانە بۆ گەورە بە هەمان شێوە PHی مناڵ جیاوازە لەگەڵ PHی گەورەیە لە مناڵیا PHەکە بەرەو تفتیە لەگەڵ گەورەبوونا بەرەو ترشی ئەڕوان لەبەرەوە ئەمانە تایبەت بۆ مناڵان دروستکراون گەورە بەکاری نەهێنێت باشە بەڕای دکتۆر هێمن ئەمانە هەڵان ئەمەش ڕێە دروستەکەیە ئەمانە بە کورتی پێ بڵێ ئەمانە بۆچی ڕێگە دروستەکەن بۆ پاراستنی پێست یا بۆ بایەخدان بە پێست ئێمە کاتێک باسی ئەوەمان کرد وتمان ئەو کەسانەی کە بۆ نمونە ڤازەلین یاخود چێشتی زەیتی چێشخانە بەکارهێنرێت ئەگەر وێنەیەک ئەمە ڕێک وەکو ئەمە وایە تۆ خانوویەکی پلاستیکی دروستەکەی بەسەر پێستەکە باشە بەم شێوازە کۆمەڵێک بەکتریا هەیە لەسەر پێستە بەهۆی بەکارهێنانی ئەم ڤازەلین و ئەم زەیتەوە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەم میکرۆبانە زیاتر گەشە بکەن ئەو کەسەوە ئاکات زیاتر تووشی هەوکردنی سەلکی مو و زیبکەی زیاتر دروست بکات بەڵام بەکارهێنانیان بۆ شوێنەکانی تری جەستە بە تایبەتی ڤازەلین گونجاوە بەڵام بۆ ڕوخسار گونجاو نییە جگە لەمە ئێمە وەکو جێگرەوەیەک بۆ ئەمانە کۆمەڵێک شێدارکەرەوەی زۆر باشمان هەیە کە ئەمانە شەریکاتی جیاجان خۆشبەختانە لە بازارەکان و دەرمانخانەکانی کوردستانە بەردەستن بە تەکنیکی زۆر پێشکەوتوو دروستکراون هەروەها بە شێوازێک دروستکراون کە حساباتێکی ور بۆ جۆری پێستەکە کراوە پێستەکە وشکە چەورە زۆر چەورە هەستیارە گرنگی پێدراوە ئێمە کاتێک سابوونێکی کیمیایی بەکارهێنن بە تایبەتی ئەمانەی کە مادەی SLSیان زۆر تیادا بەکارهێنرێت دوای بەکارهێنانی پێست زۆر هەستیار و شکەکاتەوە ئەتوانین پاکەرەوەی زۆر تایبەت بە پێست کە دروست کراوە ئەتوانین بەکار بهێنرێت سەبارەت بە خانمان کاتێک کە مەیکەپ بەکارهێنن ئەتوانن لەگەڵ گەڕانەوەیان بۆ ماڵەوە لە ڕێگەی مەیکەپ ڕموڤەڵی تایبەتەوە کە بەم بوارە دروست کراوە تەواوی مەیکەپەکان لابرن نەک بە بەکارهێنانی سابوونێکی کیمیایی کە لەوانەیە زیانەکانیان زیاد بکات زۆر باشە ئەمانە کۆمنت لەسەری نێماوە ئەمانە هەمویان کۆمەڵێک نمونەی زۆر باشترن ئەمەیان ئەگەر ئاماژەیەکی پێ بکەم لە مناڵانە بە تایبەتی ئەمانە کە پێستیان وشکە ئەتوانن لە ڕێگەی غسوولی تایبەتەوە هەم بۆ قژیان هەم بۆ جەستیان بەما پاک بکرێتەوە و لە دواییشا شێدارکەرەوەی تایبەت بەکاربێنێت تاوەکو پێستیان وشکتر نەبێتەوە دەستخۆش بە تایبەتی ئەمانە کە ئەگزیمان هەیە وەرە دکتۆر هێمن ئەوەتان لەبیر بێت کە وەرزش و خۆراکی تەندروستیش بە هەمان شێوە کاریگەریەکی گەورەیان هەیە بۆ بە گەنجی هێشتنەوەی پێست وەرزش خۆراکی تەندروست و باڵانس و ڕێخستنی لە کاتە جیاوازەکانی شەو و ڕۆژدا هەروەها کەمکردنەوەی سترێس گوشاری دەرونی بەردەوام ئاوا مەبە بەسەر سوکانی سیارەکەتەوە و بەردەوام تووڕە مەبە بەردەوام سترێس مەبە هەوڵدەکەمی کەیتەوە وەرزش بکە خۆراکی تەندروستیشت بەهابێت خەویشت دەبێت تەندروست بێت ئەمانە ئەو میوە و بامان شێوە خواردنەوەی ئاویش سوود بەخشە بە دڵنیاییەوە دەستخۆش ئەمانە چین دکتۆر هێمن بەکارهێنانی ئاو جۆرەکانی ئاوی گەرم شلەتێن سارد بۆ شۆردنی دەموچاومان یاخود بۆ لە گەرماودا کارێکی زۆر هەڵەیە بەکارهێنانی ئاوی گەرم زۆربەمان لەوانەیە بە تایبەتی لە وەرزی زستانە ئارەزووی بەکارهێنانی ئاوی گەرم بکەین بەڵام بەکارهێنانی ئاوی گەرم زیانێکی زۆر بە پێستە گەێنێ بە تایبەتی ئەم کەسانەی کە پێستیان نۆرمەڵە یاخود وشکە چووکە ئەبێتە هۆی لە دەستدانی بڕێکی زۆر لەو مادە چەوریانەی کە لە ڕێگەی سی باشش گلاندەکانی پێستەوە دروستە بێت و پێستەکە وشک و هەستیار و سوورەکاتەوە و ناڕەحەتی ئەکات باشە ئاوی گەرم و سارد و شلەتێن جیاوازیان چییە لە بەکارهێنانیان بۆ خۆشۆردن بۆ نمونە ئەو کەسانەی کە پێستیان وشکە هەوڵ بن کە گەرماوەکان زۆر گەرم نەبێت ئاوەکەیان تاوەکو سارتر بێت باشترە و کەمتر لە گەرماوە بمێننەوە بۆ ئەوەی کە پێستیان هێمن و
باشتر ئەبێت چەوری سەرپێستیان بە فیرۆ ناڕوات بەڵام بە ئاوە گەرمەکە بە دڵنیاییەوە زۆر بە فیرۆ ئەڕوات و لە دوای چەند خولەکێک لە گەرماوکردنەکە زۆر ناڕەحەتە بنخوران و هەستارێکی زۆریان بۆ دروستە بێت و ناڕەحەتیان نەکات. زۆر باشە. ئاوی سارد ئاوی سارد لەبەرەوەی کە بێتە هۆی تەسکبوونەوەی ملولەکانی خوێن هەروەها نابێتە هۆی بە فیرۆچینی ئەو مادە سوودبەخشانەی کە لە ڕێگەی ڕژێنەکانی پێستەوە دەرەچێت هەروەها بێتە هۆی بچووکبوونەوە و چوونەوەیەکی کونیلەکانی پێست هێمنیەکەیە بە پێست و پێست سافتر و جوانتر و ڕوونتر دەرەخات. باشە. ڕۆژانە ئاوی سارد کەواتە بەکاربێنین بە دڵنیاییەوە بەکارهێنانی ئاوی سارد زۆر باشترە لە بەکارهێنانی ئاوی گەرم و کوڵاو. زۆر باشە. ئاوی شلەتێرمان هەبوو، ئاوی گەرممان هەبوو، ئاوی ساردیشمان هەیە. بە پێی گوتەی دکتۆر هێمن بێت، هەروەها دکتۆر هەردیش کە پێشتر لە بەرنامە بەشداری کرد و پسپۆڕی تەندروستی بە ساڵات چوان بوو، هەردووکیان پێیان وایە کە ئاوی سارد سوودی هەیە بۆ بەگەنجی هێشتنەوەی پێست. بۆی ڕۆژانە دەکرێت ئاوی سارد بەکار بهێنی. ئەگەر ناشتوانیت خۆت بە ئاوی سارد بشۆیت یان ڕەنگە پەسند نەبێت لە ڕۆژانە شتێکە، بەڵام ڕۆژانە دەتوانی سەهۆڵاوێکی وا دروستکەی، سەهۆڵاوێکی وا ئاوەکە بە تەواوی سارد بێت و شتێک بکەیت. ئێستا من دەیکەم بەڵام دوای ئەوە ئێوە شتێک بکەن کە من ئەمەم کرد. ئێوە یەکسەر بڕۆنە سەر سۆشەڵ میدیای ڕوودا و سۆرانی لەگەڵ ڕوودا و هێڵف. لەوێ بەرنامەکەمان بەردەوام دەکەین. بابەتێکی زۆر گرنگ و جوان هەیە. ئەها ساردی و گەرمی قاچەکان لە خۆمانەوە قاچمان ساردە یان گەرمە. ئەها کە شەو دەخەویت لە زستانیشا بۆ نمونە قاچت دەردێنی لە ژێر بەتانی و لێفەکەتدا لە ژێر پێخەفەکەتدا بۆ چکە قاچت گەرمە. هۆکار چییە؟ چۆن خۆمانی لێ پارێزین؟ چارەسەر چییە؟ بەڵام پێش ئەوە بە سوودێک لە سەهۆڵاو وەربگرین. ڕخسەت هەیە؟ حازرێن؟ بابچینە بەشی دووەمی بەرنامە. دکتۆر زرار حوسێن پسپۆڕی نەخۆشەکانی هەنا و دڵ لە ستۆدیۆ لەگەڵمدایە با بفەرمێت. دکتۆرگان فەرموو. بەخێر بێت. کاتت باش. شۆنی کاکتۆر باش. زۆر سپاس. فەرموو دکتۆر زرار پێم بڵێ بفەرموو پێم بڵێ ئێمە بۆچی هەندێکمان زیاد لە پێویست هەست بە گەرمی یان ساردی قاچەکانمان دەکەین. کێشەیەکی پزیشکی هەیە لەمە؟ گەرمی و ساردی پێیەکان کێشەیەکی باوە بە خۆی نەخۆشی نییە، نیشانەی نەخۆشیە. هەر کەسێکم کێشەیە هەبێ لە پشت ئەم گەرمی و ساردیە نەخۆشیەکەیە ئێمە دایم دەڵێن نەخۆشیەک خۆی مەڵازداوە دەبێت دەستنیشانی ئەم نەخۆشیە بکرێت بۆی چارەسەری بکەیت. باشە. بە گشتی پەیوەندی بە تەمەنێکی دیاریکراوە هەیە، پەیوەندی بە ڕەگەزێکی دیاریکراوە هەیە، پەیوەندی بە پیشەیەکی دیاریکراوە هەیە؟ بەگشتی زیاتر لە ئافرەتان باوە، بە تایبەتیش لە تەمەنی نێوان 20 تا 40 ساڵی. بۆچی؟ خودی ئەم کێشەیە پەیوەستە بە هەندێک فاکتەر کە ئەم فاکتەرانە لە ئافرەتان یاخود ئەم نەخۆشیانە زیاتر لە ئافرەتان باون بۆ ژوای کردووە زیاتر لە ئافرەتان بەڕبڵاو بێت. باشەم هۆکارانە چین؟ هۆکارەکان لە باوترینیان بریتە لە نەخۆشی شەکرە. شەکرە بە زۆر هۆکار وا دەکات پێیەکان سارد بێت، نەخۆشەکە هەست بە ساردبوونی پێیەکان دەکات. هەندێک نەخۆش بە سڕبوون یاخود بە سووتانەوە وەسفی دەکات. بە دڵنیاییەوە لە پاڵ ئەمە نەخۆشەکە لەوانەیە پێشتر بزانێت کە شەکرەی هەیە یاخود لەوانەیە نەزانێ کە دێت بە نیشانەی پێسڕبوون دێ کە تۆ پشکنینی بۆ دەکەی دەردەکەوێت شەکرەی هەیە. هۆکارێکی تر بریتە لە ئەگەر خانمێک هەست بە ساردبوون یا سڕبوونی قاچەکانی بکات
دەبێت بەوریایی مامەڵی لەگەڵ بکات ئەگەر توشبی شەکرش نەبێت دەبێت بڕوا پشکنین کاتنەوە کات توشبی شەکرە بێت و ئاگای لە خۆی نەبێت وایە زۆرتەوە باش هۆکارێکی تر بریتە لە هەندێک نەخۆشی کە پەیوەستە بە دەمارە هەستەوەرەکان نێرڤس کە ئەمە هەندێک نەخۆشی کار دەکاتە سەر ئەم دەمارانە وا دەکات نەخۆشەکە هەست بە سڕبوونی یاخود ساردبوونی پێیەکان بکات لە باوترینیان کە نەخۆشیەکە پێی دەگوترێت ڕەسلێک سندرۆم واتە نائارامی پێیەکان زۆر کەس هەیتی بەڵام لە ڕاستیدا نازانێت کە ئەم نەخۆشی هەیە حەز دەکات شەوان پێیەکانی بێنێتە دەرە لە ژێربەتانی یاخود بە منداڵەکەی دەڵێ وەرە سەر پێیەکانم بۆ بشێلە هەتاوەکو ئەمە تۆزە هێوری دەکاتەوە ئەوجا خەوی لێ دەکەوێت بە ڕۆژ باشترە هاتوچۆی لەسەر دەکا ئاگای لێ نییە کە شەو دەچێتە سەر جێگام کێشەیە بۆ دروست دەبێ ئەمە پەیوەستە بە دەمارەکان هەندێک نەخۆشی تریش هەیە کە کار دەکاتە سەر دەمارەکان بەڵام ئەمە یەکێکە لە باوترینیان ئەم قاچشێلانە یا کە بە مناڵەکەی دەڵێ وەرە سەری ئەمە تەنیا هەستێکی خۆشی دەداتێ یا چارەسەرە ئەمە چارەسەر نییە تەنها تۆزێک هێوری دەکاتەوە بەڵێ تەنها تۆزی هێوری دەکاتەوە ئەگەرنا ئەمە هەموو شێوە دەبێت دووبارەی کاتەوە باشە هۆکاری دیکە چی تر هەیە هۆکارێکی تر بریتە لە هەموو ئەو نەخۆشانەی کار دەکاتە سەر ملوولەکانی خوێن واتە ئەو ملوولانەی کە خوێن دێن و دەبن ئەمەش بە تەسکبوونەوەیان یاخود جیرانیان هەندێک جار چەوری لە ناویان دەنیشێت خوێن بە باشی هاتوچۆ ناکە لە ملوولەکانی پێیەکان کەمەوا دەکات هەست بەو سڕبوونە یاخود بەم تەزیینە بکات باشە ئەمانەی کە باسکردن ئێستا هەرسێکی ساردبوونە ساردبوون و سڕبوونی قاچەکانە گەرمیەکە دەتەوێت دواتر باسیکەی یان ئێستا نەخێر ئەمە زیاتر بۆ ساردبوونە بۆ گەرمیەکە هەندێک هۆکاری تریش هەیە کە کار دەگاتە ئەگەر باسی قوسێکم دێ باس لە ملوولەکانی خوێن بکەین گرافیکشمان هەیە ئەگەر بتەوێت لەوێ دەتوانی بڕۆیتە ئەوێ فەرموو دکتۆرزرا دەتوانین بڕۆیتە ئەوێ لەوێ باسیکەیت ئەمە خوێنهێنەرە کە خوێن دەبات بۆ پێیەکان زۆر جار ئەمانە کە تووشی کێشە بێت تووشی گیران بێت چەوری لێ بنیشێ یان لە هەندێک کەسدا تووشی دەوالی بێت زیاد لە پێویست فراوان بێت ئەمە یەکێکە لە هۆکارەکان کە کەسەکە نەخۆشەکە هەست بە پێ ساردبوون بکات یاخود سڕبوون لەگەڵیشیدا لە کۆتاییەکەی تووشی ئازار دەبێت باشە ئەمە بێگومان خوێن هێنەرە وەکو دکتۆر زار باسی کرد خوێن لە خانە و شانەکانی دوورەوە خانە و شانە دوورەکانەوە دەگوازێتەوە دەگەڕێنێتەوە بۆ دڵ دوای ئەوە خوێنبەرمان هەیە ئەویش بە هەمان شێوە گەر کێشەیەکی هەبێت ئەمەش خوێنبەر ئەمانە خوێنبەرەکانن کە بەگشتی ئەمانە وەکو خوێنبەرەکانی دڵوان کاتێک کە تووشی جیران دەبن تووشی چەوری لێنیشتن دەبن نەخۆشەکە سەر ئاس بە ئازارێکی تون دەکا و لەگەڵیشیدا هەست بە سڕبوون دەکا هەست بە ساردبوونێک دەکا لە پێیەکانیدا بۆیە زۆر جارێمە لێرەشدا دەتوانین قەستەرە یاخود بەکاربێنین بۆ کردنەوەی ئەم ملوولەی خوێنە باشە خانە دەماریەکانیش بامان شێوە ئەمە خانەی دەماریە هەستەوەرە تایبەتە بە هەست ئێمە کە هەست بە ئازارێک دەکەینان هەست بە گەرمی ساردی دەکەین لە ڕێگەی ئەمانەوە هەستی پێ دەکەین کە لە ڕاستیدا لە نێو کۆمەلگای خەڵ ئێمەدا بە هەمووی هەردەگوترێت دەمار بەڕاست ئەمە خانەی دەماری هەستەوەرە کە ئەمە بەرپرسێکی زۆر سەرەکیە لە هەستبوون بە گەرمی و ساردی کە هەر نەخۆشیێک لەم دەمارە ڕوو بدات وا دەکات کە کەسەکە هەست بە گەرمی و ساردی نائاسایی بکات باشە کەواتە ئێمە خوێن هێنەر و خوێنبەر و دەمارمان هەن ئەوەی کە تۆ دەیبینیت ڕەنگە سەوزەکە ئەمە دەمار نییە ئەمە خوێن هێنەرە خوێن لە خانە و شانەکانەوە دەگوازێتەوە بۆ دڵ دوای ئەوەی کە خوێنبەر خوێنەکەی بردبوو بۆ خانە و شانەکانی ئێمە بایەکەی بۆ بردبووین ئۆکسسیژین و خۆراک دوای ئەوە پاشەڕۆکە دەگەڕێنرێتەوە خوێنی بێ ئۆکسسیژین دکتۆر زرا بفەرمەوە ئێرە قاچ گەرمبوونیش هەمان هۆکاری هەیە هۆکارەکان تا ڕادەیەک لە یەکتر نزیکن لەوانەیە هەمان هۆکار هەردوو بکات بەڵام لە گرنگترینیان کە باسی بکەین بریتە لە غودەی دەرەقی کە زیاد لە پێویست ئیش بکات نەخۆشەکە پێیەکانی گەرم دەبێت
کە تەمبەڵ بێ بە پێچاوانەوە پێیەکانی سار دەبێ هەست بە ساردی دەکات لە پێیەکانیدا. باشە هیچ هۆکارێکی دیکە هەیە بۆ هۆکارێکی دەرونی هەیە لە پاڵ گەرمبوونی یا ساربوونی قاچەکان؟ بە دڵنیاییەوە سترس یاخود ئیشی زۆر یا زۆر لەسەر پێوەستان یا قەلەقی ئەمە هۆکارێکی ترە لە هەزکردن بە هەردوو لە بە ساردی هەندێک جار هەندێک کەس هەست بە ساردی دەکات زیاد لە پێویست هەندێک جار نەخۆشەکە هەست بە گەرمی دەکات شەوان دایم حەز دەکات پێیەکانی بێنێتە دەرێ لەژێر بەتانی. هۆکارێکی تر کە دەمێ باسی کەم بەڕاستی کەم خوێنیە زۆر جار نەخۆشەکە دەستیشی پێشی لەگەڵی ساردا کە کەسەکە کەم خوێن بێت ئەمە هۆکارێکی زۆر بڵاوە نەخۆشەکە لە پاڵ کەم خوێنێک لە پاڵ ئەم نیشانەی سەرسوڕان و بێهێزی و یاخود زوو ماندووبوونی هەیە. باشە کەواتە لە پاڵ گەرمی و ساردی قاچەکانت هۆکارێک لەو هۆکارانە هەیە کە ئێستا دکتۆر زرار پسپۆری هەناوی باسی کرد بەڵام هۆکارە دەرونیەکەش هەر هەیە. دەکرێت بڵین لەبەرەوەی خانمان زۆر بیر دەکەنەوە هۆکارە دەرونیەکە لەوان زاڵترە ئەگەر هیچ نەخۆشیەک لەو نەخۆشانەی نەبوو دوایەوەی کە پشکنینی کرد هیچ نەخۆشیێکی نەبوو دەکرێت بڵین لەبەرەوەی کە زۆر بیر دەکاتەوە لە شت ئەمە یەکێکە لە فاکتەرەکان بە دڵنیایی. باشە ئەمە لە نێوانی خانمان و پیاواندا جیاوازی هەیە زیاتر لە خانمان بەربڵاوە لەبەرەوەی خانمان زیاتر بیر دەکەنەوە یان چی؟ شەر نییە لەبەرەوە زیاتر بیر دەکەنەوە خۆی ئەم نەخۆشیەکان زیاتر لەوان دەمەوێت تووشی کێشت کەم بەس زۆر باشە کە ئەی چارەسەر چیەکەواتە کە تۆ هۆکارەکە دەستنیشان کرد چارەسەرەکەی ئاسانە بەگشتی دوو گروپی چارەسەرت هەیە هەندێک چارەسەری گشتیە کە بۆ هەمویان دەتوانین ئێمە بیکەین لەسەر و هەمویانەوە وەرزشکردن کە هەر هۆکارێک بێت لە هۆکارەکان دەتوانێت مەسەلەن جیرانی دەمارەکان بێ کێشە لە دەمارە هەستەوەرەکان بێ یاخود هەر هۆکارێک بێت تۆ کە وەرزش دەکەی خوێن بە باشتر هاتوچۆ دەکات ئەم پێسڕبوونە کەمتریان پێتەزینە کەمتر دەبێت هۆکارێکی تراوانەی جگەرە دەکێشن یاخود کوحول بە دڵنیاییەوە یەکێک لە فاکتەرەکانە دەبێت تەرکیکە یاخود زۆر کەمی بکاتەوە بۆ ئەوەی دوور بێت لەوە یاخود لە پێکردنی گۆرەوی تەنانە شتێکی ئاساییە کە شەوانیش لە پێکەی لەناو کۆمەلگایەمەدا بە شتێکی خراپ دادەنرێت کە گۆرەوی شەوە لە پێ بکرێت شەو لە پێ بکرێت زۆر ئاساییە پەیوەندی بە هیچ شتێکی خراپەوە نییە نەخێر تەندروستە لە کاتی خەوە لە کاتی خەوە لە کاتی خەوتندا گۆرەویت لە پێبێت ئاساییە بەڵە زۆر ئاساییە بیکەینە بە پەلە دەیکەینە بە پەلە وا باوە لە نێو خەڵکی ئێمەدا کە نابێت بە گۆریەوە بخەوێت بە گۆرەویەوە بەڵام دکتۆر زرار دەڵێ ئاساییە باشە وەرزش تاشن ڕۆڵی هەیە لە کۆنتترۆلکردنی ئەمە زۆر ڕۆڵێکی کاریگەری هەیە چونکە دەورانی خوێن لە ناو پێیەکان باشتر دەکات ماسوولکەکان بەهێز دەکات چالاکی دەمارە هەستەوەرەکان زیاتر دەکات ئەمە ژوا دەکات کە کەسەکە هەست بە پێ ساردبوون یاخود تەزین تەنانەت ئازارەکەشی کەم دەکاتەوە. باشە بۆ کەسێک کە قاچ گەرمی و قاچ ساردی پێگەرمی و پێساردی نییە ئاساییە هیچ کێشەیەکی نییە ئێستا سەیرمان دەکات بەڵام هیچ کێشەیەکی وای نییە چی بکات بۆی لە داهاتوودا تووشی نەبێت؟ لە داهاتوودا بۆی تووشی ئەم کێشەیە نەبێت لەسەر و هەموویانەوەکی باسمان کرد بریتە لە بەڕاستی وەرزشکردن باشە ئەمە زۆر سەرەکیە دوو تەرکردنی جگەرە کەمکردنەوەی دکتۆر زراروتی من باسم نەکردو کەمکردنەوەی مەشروب کحول بەکار خواردنەوەی کحول تەمان جگەرە و نێرگەلە ئەلکترۆنی و تەرتیباتەکانی شەمووی زۆر لەسەر پێ ئەوانەی کە ئیشیان لەسەر پێوەستانە ئەمە هەیە کارێکی ترە چووکی تووشی دەوالی خوێنبەر و خوێنهێنەرەکان دەبێت کە ئەمەش دەبێتە هۆکار ئەمانە خۆپارێزین بۆی دووربین لە بەگشتی لە ئازاری پێیەکان و لە مانکادە لە سڕبوون و ساردوونی پێیەکان اینجا لایەنە دەرونیەکەش بە هەمان شێوە باس کرد هەمومان دەبێت لایەنە دەرونیەکەمان بە باشی کۆنتترۆلکەین بۆ ئەمەش پێویستە یەکەم شت خۆت پرۆگرامایزکەی باشە پرۆگرامی مێشکت و تێگەشتنت و ڤیژنت دیدت بۆ ژیان و بۆ ڕووداوەکانی دەوروبەرت بگۆڕی بۆ هەموو شتێک لەکدانەوەیەکی ورد و قوڵ و ئالۆز نەکەیت بیرکردنەوەیەکی سادە لە ژیانی ڕۆژانەدا و وەرزش و خۆراکی تەندروست و خەوێکی تەندروستیش
ئیتر دوور دەبیت لەمە ئەگەر هەر چارەسەر نەبوو سەردانێکی دکتۆر زرار بکە. زۆر سپاس دەکەم دکتۆر زرار حوسێن پسپۆری نەخۆشیەکانی هەنا و دڵ کە لە ستۆدیۆ لەگەڵم بووی. هەروەها زۆر سپاس بۆ بەشداربوانی بەرنامەکە ئەمڕۆ بە گەشی و شیرینی و عاقلی لە سەرەتای بەرنامە و تاوەکو ئێستا دانیشتون سەیرمان دەکەن تێکەڵ بوون لەگەڵ بەرنامەکە. مامۆستایانی پەیمانگەی لوتکەی زانست لە کۆی خۆمان کۆی خۆی کە ئەمڕۆ لەگەڵمان بوون زۆر سپاس. هەروەها کارمەندانی زەمان کلینیک کە لەگەڵ دکتۆر هێمنەوە هاتبوون ئەمە دووەم جارە وەکو لەشکرێک دێن و لێرە لەگەڵمان ئامادەن. زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بە دیارمانەوە دانیشتون. سپاس دکتۆر، تەندروست بن.